ترینینگمان هەبوو لەسەر مارکتینگ ستراتێژیک مارکتینگ ئەم ترینینگە 5 هەفتە بوو هەستمان کە زۆر استفادەی هەبوو بۆ نەحێو کەسانە کە هاتبوون لە شەریکاتە ئیشەکەن ڕۆژانە پێویستیان پێێتی بنیەی تەحتیمان دروست کردبوو بۆ ئەو کەسانە کە هەستمان کە پێویستیان پێ نەک بۆ ئێستاش هەتا بۆ مستەقبەلیشە ئەمە حالیان گاپێکی زۆر گەورەمان هەیە لە هەرێما کە لە ناحیەی مارکتینگە تێگەشتیان زۆر زەعیفە ئەم 5 هەفتەیە ئەو کەسانە کە بەشدار بوون توانیانە لە ناحیەی پرایزینگە تێبن ناحیەی مثلا چۆن مارکتینگ پلان دانێن یا مارکتینگ استراتیژی دانێن لە ناحیەی دیجیتال مارکتینگ وەسێمان کردووە لە هەموو ناحیەکە محاولمان کردووە شتە ئەساسیەکان وەرگن بۆی بتوانن خۆیان بنیانە بۆ خۆیان دروستکەن لە مستەقبەلە لە ئیشەکانی خۆیان. لەم خولەدا زۆر شت فێر بووین کە بتوانین سوودی لێ وەربگرین لە ژیانی ڕۆژانەمانە و لەو شوێنی کارەکەمانە بتوانین زیاتر بەرەوپێشی بەرین لە هەموو وانەیەکە ئێمە کە خوێنومانە لە ئەخیری وانەکەیە بەشێکی پراکتیکیمان هەبوو کە توانیومانە ئەوەی خوێندومانە پەیڕەوی بکەین وەکو چۆن بڵین کەیس ستەدیەکیان یاوینەتێ کە بتوانین تایە بەکاری بهێنین و زیاتر سوودمەند بین پراکتیکەلیش ئەوایە ئێمە بمانزانەیە کە چۆن بەکاری بهێنین و مامۆستاکانی کە سەرپەرشتیاریان ئەکردین لیان ئەپرسینەوە کە چۆن کردومانە هەڵەکانیان بۆ ڕاست ئەکردینەوە. قەت کامپینێکت کردووە و دوایی پرسیارت هەبوو کە ئایا کامپینەکە سەرکەوتووە یان نە ئایا قەت براندینگت کردووە و پرسیارت هەبوو ئەم براندینگە گونجاوە لەگەڵ بزنسی خۆتە زۆر شتەیە لە براندینگ و لە مارکتینگە ئەیکەین کە هەنە جار لەوانەیە زۆر جێی پرسیار بێ و ڕوونیش نەبێ لەبەر ئەوە کۆرسی مارکتینگ ئێمە ئەو هەموو بابەتانە باسەکەین چ لە براندینگ استراتیژی خۆت چ لە ڕووی کۆنتنت و دیجیتال مارکتینگە و هەموو ئەو شتانە کە بناغەی مارکتینگە بۆ هەموو شەریکەیەک بۆ هەموو NGOیەک بۆ هەر بزنسێک و ئینیشیتیڤێک کە زۆر گرنگە بە پرۆفێشنەڵە جێبەجێ کرێ لەگەڵمان بن بۆ کۆرسی داهاتوو.